ئەنجومەنی تەوتین لەبارەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا دوو داواکاری دیکە ئاراستەی حکوومەت یارێم دەکات. زانیاری لەبارەی موچەی مانگی حەوت و چارەنووسی موچەی مانگەکانی دیکە ئاشکرا دەکرێت. پۆستی کەسی دووەمی حکوومەتی سووریا بۆ مەزلوم عەبدی پێشنیار دەکرێت و ئەویش مەرجی هەیە لەگەڵ دەستپێکردنی هەنگاوەکانی ڕێککەوتنی هەرێم و بەغدا بۆ ڕادەستکردنی نەوت و چارەسەرکردنی کێشەی موچە. ئەنجومەنی پشتیوانی تەوتین دوو داواکاری نوێ ئاراستەی حکوومەت یارێمی کوردستان دەکات. داواکاری یەکەمەوەیە کە بەپێی ڕێککەوتنەکە ئەو نەوتەی بۆ پێویستی ناوەخۆ بەکار دێت وای لێ دەرکردنی خەرجیەکانی پێویستە ئەو پارەی لە فرۆشتنی دەمێنێتەوە بگەڕێنرێتەوە بۆ بەغدا. ئەنجومەنی تەوتین داوا دەکات ئەو نەوتە بە نرخی پاڵپشتی کراو هاوشێوەی عێراق بە هاوڵاتیان بدرێت بۆ ئەوەی هیچ پارەیەک بۆ بەغدا نەگەڕێتەوە بەڵکو لە جێی ئەوە باری سەرشانی هاوڵاتیان ئاسان بێت. داواکاری دووەمی ژەوەیەکەوە هەنگاوەکانی جێبەجێکردنی تەوتینیش بۆ بەردەوامی ناردنی موچەی ڕاستەوخۆ بباتە بواری جێبەجێکردن کە گەرانتی بەردەوامی ناردنی موچە و چارەسەرکردنی کێشەکە لە بنەڕەتەوە دەکات. دوای ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری خەرجکردنی موچەی مانگی حەوتی فەرمانبەرانی کوردستانیدا کە ئەو کات چاوەڕوان دەکرێت لەم هەفتەیە پارەکە ڕەوانە بکرێت. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت ڕایگەیان ئەو مەرجانەی بۆ ناردنی موچە دانرابوون لە هەفتەی ڕابردووەوە لەلایەن هەرێمی کوردستانەوە جێبەجێ کراون ماوەتەوە سەر ئەوەی ئەمڕۆ یان سبەی وەزارەتی دارایی عێراق پارەکە بخاتە سەر هەژماری بانکی کوردستان. هاوکات ئایدن معروف لەم بارەوە ڕایگەیان 100% هیچ موچەیەک نافەوتێ و تاوەکو سەری ساڵ موچەی فەرمانبەران بە بەردەوامی دێت. ئەحمەد شەرع سەرۆکی سووریا پێشنیاری وەرگرتنی پۆستی وەزیری بەرگری بۆ مەزلوم عەبدی یان سەرکردەیەکی دیکەی باڵای هەسەدە کردووە. ئیلهام ئەحمەد لەم بارەوە ڕایگەیاندووە کراوەین بۆ گفتوگۆ لەسەر ئەو پێشنیارە بەڵام پێویستە سەرەتا لەسەر ڕاگەیەندراوە دەستووریەکەی ئێستای سووریا بگەینە ڕێککەوتن. ئەو پێشنیارە لە کاتێکدایە تۆمبارک نوێنەری ترامپ بۆ سووریا پێشتر ڕایگەیاند بار لە سەری ساڵ حکوومەتێکی گشتگیر دروست دەکرێت پێدەچێت ئەم پێشنیارە نوێژ لەم چوارچێوەیەدا بێت لە پێناو تێکەڵکردنی سوپای هەسەدە لەگەڵ سوپای سووریا بەتایبەت کە ئەحمەد شەرع لە نیویۆرک ڕایگەیاند ئەمانەوێت سوود لە ئەزموونی هەسەدا وەربگرین.